يعني دانا الشيخ أنا كم والله أنا قيوم عطورة به هو بين وردور دبيان ترسين ما جماعة دي زور زورا ما ساري هاو ما قري قد ويان لدي قلي جوان هنا فين سار سارة بكينو دي هنا أوكو ما أوليني سربان دكين على بواكي تريفر لا تريفر بواكي على بكو تاي برجاني تو بينم لبروي ك خون بالا دزم اي هاوار ار والله يوقت ما ولا خلي يقربكم شرد السي بيكر او هاتن علي صوت تقان لكن وياك او دو او سي او تشوار او بينش اي هاوار هاورنش اما رازة مخدرات خورة والله بس شر شعبي بيكرين خوشترين مرحلة جي تي في لدي صوت انيمين وحجو لدي صوت انيمين اخوة خوشة مقرني لاشرة ملف ورناي من لاشر ما بيوت بزم سعر او تقيو دفردي سڵای خۆتان لەبێ ئەزیزان و دۆستان و خۆشەویستانی من لە هەر شوێن و جێگایەکی کوردستانن ئەزیزانی من هاتینەوە بۆلاتان لە پێشکەشکردنی پارتێکی تری یاری GTA 5 خۆشەویستانی ئێمە لە پارتی پێشووە پارتێکی زۆر خۆش بوو زۆر چێژبەخش بوو بۆ من و ئیتر نازانم بۆ ئێوە هەڵبەتە بۆی وەش خۆش بوو و داوام دەکردن ئەگەر بەلاتانەوە خۆش بوو پارتی پێشوو کە چوین پلانماندانەوە بازارەکەمان بڕی و بڕێپاری چاکمان دەستکەوت لە کۆمنتە بینووسن خۆشەویستانی من ئەو هاوڕانی کە تازن بۆ ناو چەناڵەکە یەکەم جارە ئەم ڤیدیۆیانە ئێمە هێتە بەرچاویان و هێنە ناو کەناڵەکەمانەوە داوایان لێ یەکەین سەبسکرایبی چەناڵەکەمانکەن بۆکسێکی سوورە و پەنجەی پێێنن و هاوڕانی ئێمەش بۆ پشگیریەک لە چەناڵەکەمان باشترین پشگیری و باشترین یارمەتی بۆ ئێمە دوگمەی لایک دابگرن خۆشەویستان لە پارتی پێشووە ئەوە بوو کە بازارەکەمان بڕی و اینجا ئێستا دوای ئەوە هاتینەوە بۆ ماڵەوانێ و لیستەر وتی بڵاوی لێ بکەین باشترێکە بۆ ئەوەی کە پۆلیس بە دووەمان ئاگەڕێ بۆی کە بە دوای گروپ ئاگەڕێن ئێمە باشتر وای بڵاوی لێ بکەین و اینجا ئێستا چینە ماڵەوانێ ئەم زین دوای ئەوە چی ئەبێ و چی نابێ ئەوەی کەشانی باسە پارەکەمان وەرگر بەشی خۆمان ئێمە و قەرزەکی کابرەمان لێایەوە و اینجا ئێستا بڕێ پاری چاکیشمان پێ ماوە ئەڵێ چم یاری یۆگا کە من کاتم نییە و ئەمیش هاتوتە دڵی خۆشە فرانگلیە دڵیان خۆشە ئەڵێ کارەکە بە سەرکەوتووی ڕۆی شتێکی زۆر چاک بوو شتێکی زۆر باش بوو وەڵێ بەڵێ وایە کارەکەمان سەرکەوتووی بە سەرکەوتوی بەڕێکرد دڵیان خۆشە ماڵەکەی مایکل زۆر خۆشە So that's that, right? I hope so. The whole job. Everything about it. Anyone who knows your file, what is wrong with you? Davey! Long time no see. ئەڵێوە چییە ئەو کارە شەتانە کردوتە؟ No, finds out you're alive, you are D-O-N-E fucked. Don't worry about Trevor. Trevor's dead. It's gotta be. ئەڵێ پێڵە ناترسی لە ترەفێک کە پێ و بزانێت کە تۆ
خەریکی ئەم کار دیسان کارکرۆ لە ناترەڤڵ گرنگ نییە لەوانێ مرد بێ ئەو پێ بێ هەر پێشوار مرد بێ ئەوڕێنا لە سەرەتا ئەو ئێسامە لێرە لە تەلەڤیزیۆن پیشانەیە خۆ ئێستا لێرەیە Albert's story had a lucky escape when the thieves ran straight into it. Yeah, I was just doing my job, and I say to this guy, یەک دەقە باوەتان تێگەێنم هاوڕێن سێکە لە مەرحەلەی یەکەمە ئەگەر بیرتان بێ مایکل و فرانگلی و ترێڤڵ بێکەوانێ ئەفوهینی تیان نەبوو فرانگلی تیانە بۆ کاتە ئەم ڕەفیقیان نەبوو تازە بۆ ڕەفیقیان ئەو بوو چون باخێکیان بڕی بەڵام لای لێک جیابوونەوانە ئێستا بە حساب لای مایکل وایە کە ترێڤڵ مردووە باشە لای ترێڤڵیش وایە کە مایکل مردووە بەڵام هیچیان نەمردون ماون دوای ئەوەی کە ئەو کاریان کرد لێک جابوونەوە بە حساب هەرێکۆ چۆ بەلای ئیشی خۆی بەڵام مایکل دەوڵەمەند بوو و بڕێ پارەی چاکی پێیە باشە و ئەم بە پارە چاکەش کە پێیەتی دایناوە و ئیشی بازرگانی پێوەکە بەڵام بە بۆنێ و کێشەیە کە تووشی بوو دیسانەوە جارێکی تر چوە سەر ئیشەکەی پێشوو دزیەکی تری کردوێت و باقی بڕیوە اینجا ئێستا تەلەڤیزیۆن باسێکە و هەواڵ باسێکە ئەو ڕەفیقەی پێوتیلەوە ناترسی ترێڤڵ بیبینێت و بزانێت تۆ ماویت و کێشە بۆ دروست بێ وتی نا ئەو هەر مردووە بڕوا ناکەم مابێت جا ئێستا بزانین چی ڕوئەیە hey, you gotta move these bikes. I don't know anything about that. Back to you in the studio. You want to get lit now, sugar? Trevor, baby, هاوڕێنەوە you گوێی لێ wanna بوو smoke up now? ئەوە گوێی لە هەواڵەکان بوو دا ترێڤڵ تووشی مادەی هۆشبەر و تووشی مخەدەرات و تووشی ئەو شتانە بووە بەڵام مایکل تۆزێ بە پیاوانە هێناوەتی ئەوە بێتاقەت وێستە پیزانی کەمەوە Leave it! Crystal has got Oh, us, Beanie baby. Man, Don't Trevor. make it right. Don't make nothing right. Not what you done with me. I'm telling Johnny, leave it. I ain't leaving nothing. Trevor! I'm talking to you, وڵات motherfucker! ترێڤڵ تووشی شۆک بوو Are you? بینی لە هەواڵەکانە What are you saying? Fucking my girl, man. It's wrong. Oh, I gotta fuck someone. You want me to fuck you instead? Is that the problem here? Take off your pants, cowboy, all right? Let's fuck. You think this is funny? Get them off! I told him to leave it, Trevor. I told him. Leave it. Leave it. Shut up, Ron. I'm about to هاوڕێنها fuck me سێریگەم meth, سەرچایەر ain't I, دیارە cowboy? خەریکی مادی Get my هۆشبەر boy و sucked from his toothless خەریکی کاری gums. خراپ هەرتیا ماوەتەوە Fuck سێری you, هەر Trevor. حاڵە بە کوردیگە I خۆمان still love her. بە خراپی هێناوێتی All right, cowboy. Hey, بەس مایکل باشە تۆ زێ بگەڕێتەوە بەس هەر بووینایە Don't mean nothing by it, man. I just... I know. I'm messed up. I know, cowboy. It's okay, man. Give me a hug, yeah. ئەو کوژێت Johnny! Next time, don't get in my fucking face! I just saw a fucking ghost and I gotta hear your crap! Get up! Get up! Fuck you then! Wait. Fuck! The wheels are in motion. We gotta reach out to the rest of them. هاوڕێیان ترێڤڵ کوشتی ڕێفەکەی خۆی کوژ لەبەری بوو بە شەڕیان اینجا ئێستا با بڕۆین شوێنەکەی ئەم فەقینانەیە خەڕیانەیە This ghost I saw. با His بڕۆین name is Michael Townley. Sounds like he's living in Los Santos. Find him. Really? My cousin's there, but I don't... Find him! Wade! Does this mean I don't have to come see the bikers? We're in a hurry, but not that much of a hurry. But if we bury Johnny in the desert and then quiet down that bitch Ashley you was in, then they don't need to find out about it. You think it's clever to disrespect women? Disrespect? What? I wasn't disrespecting. I was just saying we should kill her. You called her a bitch! ئەم Ain't you ناقەشە got a ئەویانە mother? ئەڵێ ئەوێ بچین بیدۆزینەوە نێو حەق خۆمانکەینەوە بە حساب حەق لە مایکڵکەنەوە بەڵام خەڵە داتین ئەم شوێنم بەلاو خۆشە خراپ نییە زان هاوڕێن ئەدای خۆشی جی تیڤی لە چیایە
کەمەرحەلەکانە بڕی لە بەرچاو تا شوێنەکانە گۆڕێ ینی سەیری کێسا ئەم شوێنی کە ئێمە تیاین زۆر جیاوازە لە شوێنی مایکەڵ جوان هەستی پێیەکی ترێڤڵ ئاوڕێن تەواو لەسەر The عەساڵ bikers are meant to be over by the farm on the right. تووڕێ و بەتمای حەقکردنەوەی باش شوێنانە گەنسێ و دیقەیەکەن Whoa. Hey, you seen Ashley? Johnny's looking for her. Well, you know, as a matter of fact, I just did, just 10 minutes ago. Yeah, I saw her on the end of this penis here. Johnny ain't gonna be cool if you messing with her again. فەرتەنی دەستی پێ Well, you هاوڕێن don't think so, huh? Well, وردە why وردە don't we نییە just تا ask بێت her شیرۆکە back, بڕۆ huh? خۆشترە ڕۆ Hey, cowboy. فەرتەنە دەستی Mind پێ that I کرد fucked your old lady? Sorry. What was that? Well, no, you don't mind? Oh, because you're a dead man? And the only sentient part of you left is this little bit of brain and the gristle on the end of my boot? Well, thank you very much, cowboy. Bullshit! Oh, I like it, denial. That is first part of the grieving process, brothers. Now let's all hold hands, huh? Oh, looks like you got something you want to say, huh? You got something you need to say? This better be bullshit. Oh, where you guys going, huh? Let's go, ladies. ئەمە ڕایان کرد یاڵا دێ If that van takes us Farkına back da to the sıkıntı camp, var. this area ain't gonna have a biker problem much longer. لە تڕێبلە ترسن But the guys on bikes, ئەتەکسن لێ لەبەر ێزان کابرایەکە بە کوردیەکەی شێتە شتی پێکرێ بۆیە لێ ترسن Did you see the look on their faces? ئەمە بیان کوژی Scared of did we? yeah, thank fuck they didn't make you for the harmless idiots you are. هەر هەمویان لە تڕێبلە ترسن نەزانن کە کابرایەکی Back here. شێتە و Traps or something. ئەوەی بیوێ I ئیکە only keep things in the back I don't mind losing. Oh. ئەوێ بێنێ دەستمان دەرچێت Sharp left. زانی چی هاوڕێن ئێستا خۆمان لەو سیارەیە بین دویان کەوین All the bikers missed ئەزەگە بتوانین ماتۆڕێکیان بکوژین وەسەوەس هەوڵە In now. پایان با دویان کەوین Then the lost MC are out لە of this دویان region for کەوین good. زانی شوێنەکەیان لەکوێ Can't fuck with the van. But we can drop those bikers. لای نەکە ماتۆڕە بکوژین هەرە وەڵام نەخوات چاکە سیارەکەمان بۆ ناکوژرێ بەڵام بەس دوای ماتۆڕەکە بکوژین on their faces. We scared of did we? Yeah, thank fuck they didn't make you for the harmless idiots you are. You need some seatbelts back here. ئەو لە کاتی قسەکانە ناوی یەکی شی و دوودی بۆچی بۆ نەڵین بە ئیشەکەمان وە تاوەکە I don't mind. ڕێڕووتی نانا من خۆم ئەمیشە کارت ئەمیشە تاواوەکەم پێویست ناکە داوای یارمەتی لە کەسکەم وەڵی ماتۆڕەکان بکوژین چکە دوای Sharp left. کێشەمان بۆ دروستەکە I can't see us taking out all the bikers this go, boss. No, I no, no, mean, no. there'll be some by that airstrip. هەری بۆ وەرگەڕین Some over two ئێ makes ئەو ماتۆڕەکەشمان تەڵ پێ لە یاسە بەزم سیارێ مامیش some over بە دوای کەوین تا ئەگەینەوە شوێنەی کە We'll soon be upon بێ فەرتەنە دەست پێەکە هاوڕێ Okay. مەرحەلی ئام زۆر حەزگێ لای ئێوە ژوایە ئەوە ڕپلای سیارەکەویت و شەڕ و سیلاح و تەرتیبان نازانم یانی لای من دڵنیام لای هەموو شتان هەروایە چکە بەڕاستی یاری GTV کە داین ئەکتیڤی باشە زۆر تامی هەیە چێژی هەیە یانی ئێستا کە تەواوی ناکەمە مەرحەلانە ڕواکی لانە جای دیش خۆم بەتە نەدانیشم بیکەمەوە خۆشەویستان بەڵام لەبەر ئێوەی ئەزیزیش کە زۆر هاوڕێ داوایە کرد و پێشتریش ئەوەی ڕاستی بێت چەند جارە کردومە بەڵام حەزم کرد هاوڕێیان زیاتر ئیسفادەی لێ بکەن I got that thing with the Vikings.
not that good with شوێنێکی زۆر خۆشە من هەرکەمە جارێکە لەمە سەر مەرحەلەی ترافل چێژ وەرەگرم لە دیمەنی ئەم شوێنان هاوقینن شاخەوانن داوەڕێنێک شتی ترەگەر هیمان تەواوکەی مەرحەلەکانی جیتیڤی باشە دوای ئەوە هەرواز لە جیتیڤی نانی باگەدار بن یعنی کاتێککە مەرحەلەکانمان تەواو کرد اینجا دوای ئەوە ئۆنلاینەکەین ئۆنلاینەکەمان تەواو کرد جانێ نهێنی و شوێنی شاراوە هەیە لە ناوماپەکە یا وردە وردە ئەگەڕین بە دوای ئەیان دۆزینەوە بۆ ئێوەیەکین بە ڤیدۆ هەتا GTA 6ژە GTA 6ژە ئەو کاتە دەچێت دیقەیەکی بێ برای گیە ئەمە ئەوە نەخۆشە بێ ئەو چۆن بێ You did it, Trevor! They're stopping! هێراوەستن پێم وابێ Watch the entrance, boys. هێراوەستن No ئەوە one سەداڵ leaves مێڵا without بێ my express permission. دەما سیلاحمان پێ ئەرۆڵاوتا کۆرە بەزمە بوو بە بەزم بوو بە شەڕۆفەردەنە جا بە کوالەتی لەی پێنجی بەم دیقەیە هەر زۆر عەجیبە با بڕێن بۆیان هاوڕێن با دانە دانە بین بێ ناویانە You're going nowhere! نە لێرەوە نابێت ئەوەکە Stay down, dog! وەرە دەرەوە وەرە دەرەوە This is hard for me too. وەرە دەرەوە I have to kill half the tweakers in the county. دیدی هاوەتە لێرە وەرە ئەوکەم بە بێژن کونەیەکەم بارزانین هیوایەتم شەڕیوە لەبەر بێ هەوڵ بین وردۆر دەبیان ترسێن جەماعەتێکی زۆر زۆرن سارێ هاو گڕی گرت گیان لەو دیقەی چەند جوان Assholes! ناتوانین سەر لەڤڕدی سارێت وڵاو سارێ تەقیوە وڵا گڕی گرت Reckless drivers! Step right up! Step right up! گەدان لێ بوو ئەم بە قاچی و شێتم بوو بە فەرکەنە Step right up! Step خۆ شارە مەرحەلانەی GTA کە هەیە بە شەڕ زۆر خۆشە ماتۆڕی شوێتە تاوە I hope you're in order. وەرە نەڕێ This is hard. ئینسانی خەریبی دەرچێ I've had to kill half the tweakers in the county. ساری مشتی لێوەڵا تەقیێ باز The reckless drivers. گڕی گرت وەرە And suddenly, زۆر نەزانین everything makes sense. هەمسەلام دانێ لە پشکەرەوانەکە خۆی شاردووەوە بابێ کرۆ بە بەردەما خەریبێ Step right up. Step right up. لێ سەر دەرخە لە دواوە هاو خەرە This is hard for ئەو لە سەر سەربانەکە و بگیگاتێ kill half the tweakers in the county. خوا نایگەت ئاشین ئەو خوێنە بخۆین Step right up. Step right up. هەشیەتم کرد هاتمەوە خۆمانە شارینەوە ڕەوێ کوژری I'm in a bad mood now. Are you happy? ڕاژوبەری کرد هەر سەر دەرگین کوژرەین Don't worry. Plenty of me to go around. تۆ بەرسیارەکە کرد Yes.
برو 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 برو. ايه This is hard for me too. بجو سيارة I've had to وينارات kill half the tweakers in the county. تجربه Where are you going? You're just getting باش excited. هو كما بيراكن كاوشي نبي Fall back, brother! Fall back! Pull back! Boss, Move back! بدي خوابرين ولي اوس مرة كم just step in. Anytime. Truck وابري now. وابري وابري والله باش شايفين نتا ما تورقم بيبي انه والله كلاود شي لسه What are you still doing here? You said... I said go find a fucking ghost in Los Santos, alright? You looking for motivation? سيركو دي And get me some sticky bombs. Ortega lives near here. Let's go see him. It's one thing messing with tweaked out bikers, but the Aztecas? Man! The Aztecas. It's just a name. Is he Illuminati as well? باش ولفر ثاني نجات Not one of نوم those lizard people? I got this Chinese contact you can meet at the end. He'll buy all the meth we can cook. Our enterprise. نورا ain't ان just about ترافل بتمايا ايبي بحساب خوي The Aztecas control the guns. دەست گرێ بەسەر تەواوی هینە تەواوی مادی گۆژبرە باشە ئێستا ئێوێ ئەو کەسە بکوژێ کە بەحساب هات چۆمڵی بازرگانەکەی لەم بەخۆترێکە لە مادی گۆژبرە بووە کە ئەوی کوشت خۆی باڵا دەست بێت لەو منتیقەیە ئەم منتیقەیە سەیکە نەگەسەیەکەن دیمەنیشی ها ئاوەی هەیە شوێنانە عادەتەن پۆلیسیشی هەما لێکات لە بەرووی مادی گۆژبەر تایە زۆر بەربڵاوە ترێڤڵیش بۆ بەسەرۆ باند بەس مایکل باش خراپ نییە عاقڵە ئێمە بکوژێ یا دووسێ Here we come. I'm fucking دی هیناوە ئەمە ئەو هینێ سەرۆ باندەکەی ئەلە بواکەی ترێڤە is the fuck my soggy friend. لە ترێڤ بواکەی Are out of business. ئەڵێ بێ کۆتایی بە ژیانی تۆ بێنم لەبەر ئەوەی کە خۆم باڵا دەزبم Go through Trevor Phillips Enterprise or they ain't going. Saying something don't make it true. The shot callers ain't gonna be happy. You Maybe get cousin. the picture. I'll go away, man, but my people... ئەڤڕێدی Feels چارنی هاوڕێیانە بێ بیکوژین You sure mean business. ئەو ئەویشی کوشت ئێستا دوژمنایەتێکی Let's go. زۆری بە خۆی دروست کرد بەڵام بەس بەحسا دەسە کە ئەمی کوشت اینجا یاسەی تر خۆی باڵا دەستە لە باندینە مادی هۆش بەر ڕشتانە مە باندە I always said I was gonna take over. People say all kinds of stuff when they're 3 days into a smoking party. Calling me a bullshitter, friend? Clearly not. No way. You're a man of your word, as evidenced by said events. If I say something is going to happen, it's going to. Maybe not today or tomorrow, but as soon as the moment is opportune. Understood. Yes, sir. If I say I'm fucking dead, then fucking dead I am. I'm not gonna raise my balding head on a beach in 10 years' time saying, all is well. Is this about the ghost? Michael fucking Townley, yes it is. Well, you told me about him. Your old running buddy. And who was the other one? Brad was the other one. Locked up in a federal penitentiary. When he finds out Michael survived that job. Yeah. What'd جا you think هەوڕێیان happened? ترافل بەوەی کە زانی Knew مایکل what سنووە happened, I wouldn't be bemoaning these تەواو last 10 بڵین years تووڕە I've عەسەبیە spent in ignorance. Some say ignorance is bliss. For a man with an interest, or some may say obsession, with the secret truth kept hidden behind historical events, that's a really weird thing to say.
I was trying to console you. I don't need consolation. I need answers from that fat chump. You fucking asshole! ظهر وتان تێگەینە ئەمە مۆزوعانە چی بۆ ڕیگە با لێرە ڕێگرین وێ بە جوین تێبگەن لە چیرۆکەکە. ترێڤڵ کە زانی مایکل ماوە نەمردووە لە عەسەبیاتە جۆنی کوشت. وەکە جۆنی کوشت و هەما تۆرسوارەکان ئێستا شەرمانەکە لەگەڵیانە ئەوانیشی کوشت بۆیە نێن تۆڵی لێکەنەوە وە سەرۆکباندەکەشی کوشت تێگەی بە کوردەکەی کەتنی دنیای نایە و دژنەری نییە بەخۆ دروست کرد. Time to think. Run! السلام عليكم. هاوڕێن وەختێک خۆی مایکل فێڵی لە ترێڤڵ کردووە بۆ ئێستا حاڵی وای لێهاتووە ئا بەحسابم نو شوێنە لاتەیاژی تێگەی بەڵام بەس مایکل تەلەفۆنە. Speak! You know I don't like using these things. They're listening. Then make it quick. That business thing's been set up. The Saying what I Chinese see. guy, Mr. Chang, is at the inn. You said that on the phone? What the fuck is wrong with you, damn it, Ron? Now I'm gonna have to discipline you, and you know how I feel about that. هاوڕێنە تەلەفۆنی بۆ کردەوە ڕەفیقێڵێ تەلەفۆنەکانمان هەمووی لەژێر چاودێریایە. ئەڵێ ئێ باشە ئێستا مادەم تەلەفۆنەکانمان لەژێر چاودێریایە من هەموو ئەوانم کوشتووە ئەو مەسن باسی کوشتنی جێمی ئەماناکە ئەویشە لە کوورە بۆ خاتری خوات تەلەفۆنەکەمان لەژێر چاودێریایە تۆ باسی چیەکەی؟ 我说，人事，你真是太好了啊！你有空就加的来分飞的我，这真是我人生中最美好的 What the 一刻。 fuck is wrong with him? 就是这个，就是这个，来来来来来！ I'm out. No, don't go! Please, I beg you. If you go, his father killed me. Why do I give a fuck? You don't. But we hear that Trevor Phillips Corporation is serious ترافل business. هین We pay تەماعی good زۆرە price. ئێوێ شوێنی سەرەکی مادەی هۆشبەرەکان کە دروستەکرێ و شوێنیان پیشان بە پیشانی بن Well, داوای I'll ئەویان show you دەیەکە. the operation. This is us. وانش ڕازی بوون. Chef, we're just coming down to see the kitchen. You can't get here quick enough. The Aztecas are coming. They Not think you took changing out the circle. Ortega. They ain't mistaken. Well, get down here and take them out too. You sure your boss don't want this crank for his own personal consumption? No, Mr. Cheng Sr. is very specific. He wants a good, reliable source of methamphetamine. We will buy from you here and distribute using established networks. I'm worried that might dilute what our operation's all about. فرتنية هم هنا ورانا مرحلة فرتنية زور كاوي. Bio-regional, locavores only. Mr. Cheng Sr. has much money. I wouldn't be the first man to throw morals out the window for a paycheck. 他说什么？他说他期待与我们做生意。 Shit, Trevor, we ain't got long. Whoa, manners, chef. These are أما our من guests, يوم أنا all right? ميواني We من got تزي Mr. برزق Chang سنة and his لك. humble servant. Lao Nice to meet you. Trevor, we ain't got long till they get here. Everything in its time, all right. Gentlemen, please. Come check out the storage facilities. Go on now. Nice, right? There you go. هم بحسابه ورانا معنا باريزي معنا ميواني أنا باريزي أصل جماعتي هاوي كسرق باندكي كوش سرق باندي مخدراتك
باشە ئێستا ئەو ئەوێت تۆڵە کاتەوە حقاتەوە جا ترێڤلیش پێیزانی تەلەفۆنیان بۆ کرد ئێستا جی ئەو بڕۆن خۆتان بشارنەوانێ من ئەمانە کۆتایی پێێنم شەڕە شەڕ دەسی پێگەری ڕادی ئەی هاوار ئەرەوەڵا هیوە ئەتمە وەرە هەڵی گرەوەکەم شەڕ دەسی پێ کرد ئەوە هاتن لا لێسۆ تەقیان لێتن ئەوە یەک ئەوە دوو ئەوە سێ ئەوە چوار ئەوە پێنج ئەی هاوار هاوڕێنش ئەمە ڕازە مخەدرات خۆرە بەڵام بەس شەڕی چاکی پێکرێن خۆشترین مەرحەلەی GTV خۆشترین مەرحەلەی GTV لەدەست خۆتانی مێن بە هیچ جۆرە لەدەست خۆتانی مێن بڕینە خوارەوەتم وابێ ئەمە تا لێرەوە ببینە ئێرە دیدی دواتم ئەم مەرحەلانەی هاوڕان لە دەست خۆتانی مێن یەک دانەماوە هاتە سەرەوە بێن بۆمان هەرەوەڵا کوشتی دەست خۆش ئەی هاوار هاتن بۆمان هاوڕێن هاتن بۆمان بوو بە فەرتەنەی گەورە ئەو سەیرانە بێ نەکەن تەقینەوە دانە نییە وەک مەڕی عەرەبییان خەم هاوڕێن ئەگەر مەرحەلەدان لا خۆش لە کۆمنت بنووسن بێ کۆمنت نەڕن هەتا ئەکتیڤیکەن مەرحەلەی تردانە دیدی بەچون سایدان پێم تەقەکەم سێ و تەقینەوەگە هاوڕێن سێ و دیقە و کوا لێت یەکەن ڕاستە ئەو سایرە تەقینە کوا لێت یەکەن ئەوە چی بوو هایمێ مینی لانچەر ناوە لە فۆرمای تەتیەتی بەخوا خۆشە وەڵای ئەوم بەدڵە دانێک ئالێرە کورمەتە ئالێرە ئەخوا خۆشە ئەم گرنی لانچەرە مە لە فۆرمای مینی لانچەرمان پێوت بەزم ساعة أو تقيو نفردي نفردي هذا كيش هاتني هوا كيش الشر وين هذا بالكونيش تقاكا ولا أفرم ما علي ده ولا كوشري ولا مرة كوشري ورانك الوزن ورانك لا بردي كلو ترافل ورانك پارەیان پێ پارەی چاکی دەستکە وات هەندەرەوە شەڕێکی خۆش بوو مەدڵم بوو هاوڕێن ئیلایەوە
نازم لای من زۆر دەرەجەیە بوو I think we have seen quite enough. بوون لە ناوی ناوە سەلاجە بوو چوونە ناوی هاوڕێن و کوین وا بوو هاوکو سەلاجە وا بوو هەتا شەڕەکەتەوە بوو لایەمانەوەنە بەڵام بەس هەمویان بەستی Hey, Trevor, are we still gonna cook that batch? Fuck yeah! بەڕاستی مەرحەلەیەکی زۆر خۆش بوو زۆر باشە هاوڕێن لێرە ڤیدۆکە کۆتایی پێێنین بەڵام بەس بە پوختەی مەرحەلەکە باسکەین بۆیە هاان تاولی تێبگەن حەزەکەم یعنی جاری وایە لە کاتی مەرحەلە بڕینا زۆرش منە قوڵای یاریەکەوانە تۆزێ بیرمەچێنشت باسکەم بەڵام بەس بە پوختی شتێک باسەکەین بۆیە جوانی تێبگەن ترێڤڵ زانی کە مایکل ماوە نەمردووە عسەبی و لە تاو عسەبی خۆی وەختی خۆی مایکل فێڵی لێ کردو مەسەم بڵی لە دزیەکە دزیان کردو بڕە پارەی زۆری بردو بۆ خۆی مایکل بۆیە مایکل ئاسە دەوڵەمەند بووە و وەحی زۆر باشە بەڵام بەس ئەم فەقیرە و اینجا خەریکی مخەدەرات و ئەمەیە باشە اینجا لەوەیە ئەو جیمی کوژ اینجا دوای ئەوە چوو سەرۆک باندەکەی کوژ سەرۆک باندەکەی کوژت ئەو بۆ ئێستا ئەمانویستیان حەقی لێکەنەوە ئەم پێیان نەکرا باشە ئەو بۆ هاو ئەمانیشی کوژ بە کوردەکەی شەڕ و فەرتەنێکی زۆری لە مەتەقی خۆیانایەوە بەڵام ئێستا سەرۆک باندێکی گەورەی ئەمیش هی مخەدەرات لێرە ڕایەگرین لە پارتەکانی داهاتوو ئینشەڵا وردووردە زیاتر چیرۆکە ڕوونەکەینوانێ داواتان لێگەم سەبسکرایبی چەناڵەکەن و دوگمەی لایک داگرن و لە کۆمنت تا ڕای خۆتان بنووسن و تا ئەتوانن کۆمنت و لایکن بۆی ڤیدۆکە ئەکتیڤ بێ دەستان خۆش بێ و خۆشەویستن